ئەم کاتتان باش لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا گەنجانی کوردستان و عێراق بەهۆی ژیانی چەرمەسەری و بێکاریەوە بەرەو هەندەران کۆچیان کرد. هەیان بوو لە ئاوەکاندا هیواکانیان وەکو خۆیان غەرق بوون و هەشیان بوو بەختیاوەری بوو لە وڵاتێکی خۆشگوزەراندا گیرسایەوە. لە ئێستادا وڵاتانی ئەوروپا و ئوسترالیا بەدەر لە ویستی پەنابەران و بە شێوەیەکی زۆرە ملێ پەنابەرانی نایاسایی ڕەوانەی وڵاتەکانیان دەکەنەوە. ئەمە ژوای کردووە ئەو پەنابەرانە لە حاڵەتێکی نەفسی و دەرونی زۆر خراپدا بن. حکوومەتی عێراق و هەرێمیش هێشتا بێدەنگە. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری شوان حەمە ڕۆژنامە نووس و شارەزا لە کاروباری پەنابەر کردووە. کاک شوان بەخێر بێیت. سپاسیان. بە حکمیەوەی تۆ ماوەی چەندین ساڵە لە بڵین لە ئەوروپا دەژیت، ڕەوشی کورد بە شێوەیەکی گشتی چۆن دەبینیت لەوێ؟ بە شێوەیەکی گشتی کورد لە هەفتاکانەوانێ پێم وابێ سەرەتای کۆچەکان بوو و بەردەوام بوو تا شتاکان لە نەوەتەکانە لێشاوێ دروست بوو بە تایبەت لە ناوەڕاستی نەوەتەکانە و ئەو لێشاوە لای خۆمان لە باشووری کوردستان لە هەرێم دەستی پێکرد و گەنجێکی زۆر چوە ئەوروپا و چەندین خێزان ڕۆی و ئەو خێزانانە ئێستا نەوەی دووەمیان پێگەشتووە لە ئەوروپا. پرسیارەکە کەمێک گشتگیرە باڵکێشە، بەڵام بە شێوەیەکی گشتی من کورد بەداخەوە تا ئێستاوا نابینم وەکو نەتەوەیەک توانی بێتی خۆی ڕێخا لە دەرەوەی کوردستان و بتوانێت گروپێکی فشار بێ و مافەکانی خۆی بناسێ و ئەرکەکانی خۆشی بناسێ لە وڵاتە جۆرانە و بتوانێت هەم خزمەت بە خۆی کە و هەم خزمەت بە کوردستان کە و هەم خزمەت بە وڵاتەکە کە تایاژی و ئەمەش وەکاری زۆرە. بەڵێ کاک شۆن، وەکو خۆ دوتت نەبوونی گروپێکی فشاری یاخود نەبوونی لۆبی کورد لە دەرەوە بۆچی دەگەڕێنیتەوە؟ یعنی لۆبی یا دەبێت لە ئاستی ئابووریا بێ وەکەوەی جوولەکەکان لە ئەمریکا هەیەە، یا ئەبێت لە ئاستی ئەوەی تۆ خەڵکێکی زۆر تەبێ وەکەوەی هەندیەکان لە بەریتانیا یا تورکەکان لە ئەڵمانیا هەیەە و یا ئەبێت لە ئاستێکی سیاسیا بێ. بۆ نمونە تۆ چەندین ئەندام پەرلەمان تەبێ وەزیر تەبێ لە وڵاتانە. ئێمە تا ڕادەیە لە سویدا چوینەتە پێشەوانەوە کورد و 5 پەرلەمانتارمانەیە، بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا ئەم خاڵە پۆزتیڤە بەریەکەوتنی هەیە لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستانە و بەجێوەی کەڵکی لێوەرگیرێ بەداخەوە بە شێوەیەکی نیگەتیڤ شکاوەتەوانێ و ئەمە باش نییە بۆ ئێمە و بێ کار بکرێ بە تایبەتی دەسەڵاتی ئەمە لە هەرێمی کوردستان بتوانێت دڵی پەرلەمانتارەکانمان لە ئەوروپا ڕاگرێ و ئەوان ئەزمونیان هەیە لە بواری دیموکراتیا و گوێیان لێگرێ و گوێ لە ڕاوێژەکانیان بگرێ تا هەمومان پێکەوە بتوانین ماڵی کورد باش. بەڵێ کاک شۆن، گەر ڕوونتر قسە بکەی بۆچی ئەم حاڵەتە بە شێوەیەکی نێگەتیڤ لێرە شکاوتەوە؟ بەنسبەت سویدەوە لەبەرەوەی ئەو پەرلەمانتارانەی سوید دیارە هەموو دۆستی عزیزن ژیانی ئەوروپایان کردووە و گەشتونەتە ئاستی پەرلەمان و یاسادانێن بۆ سویدیەکان ئەو کوردانە و باش تێگەشتون لە بواری دیموکراتی. بەڵام لێ کە دێنە ئێرە بە تایبەتی ڕووداوەکانی ئەخیر وای کرد کە کوردەکانی ئەوروپا بەریەککەوتنێک هەبێ بەجێەوەی خۆپشاندان دژی تورکیا وڵاتە داگیرکەرەکان هەبێ، دژی ئەو مەترسیانابێ لەسەر کوردن خۆپشاندانەکان دژی هەرێمی کوردستان و دەسەڵات بوو و ئەو پەرلەمانتارانەش لێرە بوون ئەو سویدیانە تا بتوان خزمەتێک لەلایەن خۆنەوە بە هەرێمی کوردستان بکەن بە خەڵکەکەی بکەن، بەڵام بەداخەوە بە شێوەیەکی سلبی پێشوازیان لێکرا و من پێم وایە ئەوە هەڵەیەک بوو کە نەدەبواە بکرایە و ئەگەر کراویشە هیوادارم حکوومەتی هەرێم بەخۆیان بچێتەوانێ تا بە جۆرێکی ترمامەڵە لەگەڵەوانە بکە. بڵێ کاک شۆن، وەکو خۆت لە قسەکان تا ئاماژت پێدا ئەوانی بڵین کۆچیان کردو بەرەو هەندەران کوردەکان لە ئێستادا نەوەی دووهەمیان پێدەگات. پێگەشتنی نەوەی دووهەمیش خۆی لە خۆیدا کێشەیەک دروست دەکات کە بریتێ لە کێشەی بەریەککەوتنی کولتورەکان، چونکە ئەوان بە کولتوری ئەوێ پەروەردەبوون هەیانە کوردی نازانێت و هەشیان ئەگەر کوردیش بزانێت شارەزایەکی و تۆی لەسەر کولتوری کوردستان و بڵین وڵاتانی خۆرهەڵات نییە بە شێوەیەکە. ئەمە لە داهاتۆ چ کێشەیەکمان بۆ دروستەکە؟ پێشەم شتێ ئەو خێزانانی کاچنە ئەوروپا من ناڵێم هەمویان بەس زۆربیان لە سەرەتایە ترسێکیانەیە و دیوارێ بە دەوری خۆیان نادروستەکەن و تێکەڵاو نابن و کاتێ ئەو مناڵانە گەورە بن و تێکەڵاوی ئەو کۆمەلگایە بن لە ڕێگەی قوتابخانە و لە ڕێگەی دەرەوەی ماڵ بەریەکەوتنەکە بەڕای من بەریەکەوتنی ناو یەک خێزان لەوێ دروستە بێ
و کاتی ئەو کچانە ئەو کوڕانە ئەو گەنجانە گەورە بن کاتی ئەوەیە کە ژیانی خۆیان پێک بێنن ئەلێرایە باوکەکان یا دایکەکان ڕەنگە هەوڵ بن بە زۆر بە شویان بن بە زۆر ژینیان بۆ بێنن و بەداخەو کارەسات ڕواە لەبەرەوەی ئێمە چەندین گەنجمانەیە ناوی گۆڕراوە لە ترسیەوەی نەدۆزرێتەوانێ و لە شوێنی جیاوازەژی و ڕەنگە هەتا دایک و باوکی خۆی نەبێت ئەمە بۆچی ئەمە لەبەرەوەی کە ئەو دایک و باوکانە ئەچنە ئەو وڵاتانە هەوڵ نایەن شارەزا بن لە وڵاتە لە کللتورەکەی شارەزا بن من هەمیشە وتومە کە ئێمە کە وەک پەنابەرە چی ناوڵاتانە بەختەوەرین بەوەی کە دەرفەتمانەیە لە ناو دوو کللتورا بژین شتە جوانەکانی خۆمان هەڵبژێرین و شتە جوانەکانی ئەوان هەڵبژێرین و ئەم جوانانە لە یەک بین تا بتوانین ژیانێکی باشتر بۆ خۆمان و بۆ نەوەی داهاتوو پێک بێنین ئەمەیە بە بڕای من ئەم خاڵەیەکە بەداخەوە هەنێک یا درکی پێناکە یا لێیە ترسێ بڵێ کاک شۆن گەربینە سەر قسەکردن لەسەر پەنابەران لە ئێستادا دەبینین وڵاتانی ئەوروپا و ئوسترالیا بە شێوەیەکی تایبەت هەڵمەتێکی بە زۆر ناردنەوەی پەنابەرانی عێراقی دەست پێ کردووە بە کوردیشەوە مەبەستم ئەم هەڵمەتە بۆ لە ئێستادایە یعنی دوو هۆی هەیە یەکەم ئەوروپیەکان وایان پێ باشە ئەو کەسەی کە وەریەگرنەوە پەنابەرە شوناسەکەی بزان کێە دوو ناو نەبێ سێ ناو نەبێ بەهۆی یەکەم بەهۆی ترسی تیرۆرەوە دووەم بەهۆی ترسی جەریمەوە تاوانەوانێ ئەوە بەشێکێتی بەشێکی کەی ئەوەیە کە ئێستا هێزە کۆنسەرواتیڤەکان ڕاستدرەوەکان لە غەربا بە شێوەیەکی گشتی لەسەر هەڵانان و هێزە چەپەکان لە پاشە کشەیان بەشێکی تری کە زۆر گرنگە لێرا من باسی بکەم ئەوەیە کە بەداخەوە هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێم حکومەتی ئێمە کە دەرفەت هەیە بە جۆرەی دەستوری عێراقی نووسنگەی هەبێ لە هەموو باڵێزخانەیەەکە تا ئێستا کار بۆ ئەمە نەکراوە و کورد بێ خاوەنە لە دەرەوەی کوردستان و کەس دەی ناپرسێ بەڕاستی جا دەرەکرێ ئەژیرێ ئەکوژرێ هەر شتێکی لەیەکرێ ئێمە تەرەفێ نییە لایەنێ نییە پەنای بۆ بەرین بڵێن ئەی خاوەنی وڵاتی ئەمە فریامان کەوە یا یارمەتیمان بە یا کۆمەکمان کە ئێمە پێویستمان بە تۆیە لە هەر وڵاتێکی دنیاە هاوڵاتی وڵاتێکی تر کە تووشی ناڕەحەتیە بێ ئەو سەفارەتە ئەو باڵێزخانەیە ئەو لایەنی پەیوەندیدار داکۆچی لەیەکە ئەو پشتیوانی شۆن ئەم حاڵەتە بمبورە ئەم حاڵەتە تا چەند پێیوەستە بەو حەقیقەتەوەی کە لە ناو عێراقیەکاندا بە کورد و عەرەب و شیعە و سونیەوە کوردەکان پشکی شێریان بەردەکەوێت لە ناردنەوە ئایا ئەمە هیچ پەیوەندیەکیە بەو حاڵەتەوە ڕەنگە بەڵێ ڕەنگە ئەگەر ئێمە لە تاوجی دەستوری عێراقیش ڕێگەی پێداوین ئەگەر ئێمە باڵێزخانەکانمان ئەکتیف کردایە نووسنگەی هەرێمی کوردستانە بواە و ئەم نووسنگەیە کاری بۆ خەڵکەکەی بکردایە لە هەرێمی کوردستان کە لە دەرەوەن ڕەنگە ئەم شتانە ڕووی نایە بەڕاستی و کاتێکیش ڕۆیات بەداخەوە تا کاتی یەنەوانێ ئامادەسازی بۆ ئەو گەنجانە ناکرێت کە ژیانێکی زۆریان لە چاوەڕوانیە بردوۆتە سەر لە ئەوروپا و بە زۆرم لێ نێرنەوە ئامادەسازیان بۆ ناکرێت و لە بیرەکرێن و ئەمە کارەساتە ئەمە پێویستە چاک بکرێ بەڕاستی بەداخەوە تا ئێستا کاری بۆ نەکراوە بڵێ لێرە لەوێ دەبیستین کە بڵین ئەوانەی کە نێردراونەتەوە لە بارێکی دەرونی زۆر خراپدان تووشی خەمۆکی بوون هەیەە تا حاڵی حازریش لە ماڵی خۆیان نەهاتۆتە دەرەوە بۆچی تا ئێستا وەکو ئەوەی ناتوانن ڕێگری لە ناردنەوەیان بکەن بۆ کوردستان و عێراق بۆ تا ئێستا جێگایەک شێڵتەرێک دروست نەکراوە تایبەت بەوانەی ڕایان بهێننەوە دووبارە بیان هێننەوە ناو کۆمەلگا پرسیارێکی زۆر جوانە من ئەو پرسیارە لێرەوانێ ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانەکەم کە پێویستە وا بواە و پێویستە وابێ و پێویست ئەگەر حکوومەتی هەرێم دەسەڵاتی نییە ڕێگە لە ناردنەوەیان بگرێ لە وڵاتەکانی بەریتانیا و ئوسترالیا و سوید و نەرویج و وڵاتانەی تر لە هەموو وڵاتێکە ئەمە عورفێکە کاکە ئەگەر کاتێ تیارەیە خەڵکێکی تایە ئەو هەرێمە ئەوێ ئەتوانێ بڵێ من نامەوێ و بە هەمان فڕۆکە ئەینێرنەوە بۆ ئەو وڵاتەی تر و ئەو کاتە بێتە مشکلی ئەو وڵاتی کە نردوێتی چارەسەری بێت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوانێ بەڵام تا ئێستا هیچ کارێکی بۆ نەکراوە ینی پاساوی ئەوەی کە لە بەغداوە ئەم پەنابەرانە ئەنێردێتەوە بە بڕای من ئێمە وەزیری دەرەوەمان کوردەیانی ڕاستە وەزیرێکی حکوومەتی عێراقیە بەڵام ئێمەش پشکمانەیە لە حکوومەتی عێراقیە سەرۆکی وڵاتەکە کووردا بۆیە ئەبێ کار بکرێ بۆ ئەوەی بیر لەو پەنابەرانە بکرێتەوە یەکەم تا ئیمکان هەیە نەنێرێنەوەوانە چونکە دوای ئەوانە بۆ ئێمە بنە سەروەتێکی نەتەوەی و بنە پشتیوانی هەرێمی کوردستان و لە نەوەتەکانە کات ئێمە کێشەی ئابووریمانە بوو هەر ئەوانە بوون ئەو کوردانەی ئەوروپا بوون فریای کە سوکارەکەیان کەوتن و کاریگەریان لەسەر ئابووری هەرێمەکە دانا بە شێوەیەکی باش و دەوریان هەبوو
ئەو ئەگەر ناتوانن من داوام ئەوەی ڕێگە بگرن لەوەی لە دابەزینیان لەو فڕۆکانە تا بە هەمان فڕۆکە بیان نێرنەوە ئەو وڵاتە و لێوێ چارەسەرێکی تریان بۆ بدۆزێتەوە نەک ناردنەوە. بڵێ کاکشۆن ڕاستیەکەیە کەس ناتوانێت کۆڵی لێ بکاویشەوەیە ئەو گەنجانەی ئەو هاوڵاتیە عێراقی و کوردانی کە ڕویان کردوتە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بڵین ئوسترالیا لە دەستی نەهامەتی و بێکاری و لە دەستی شەڕ هەڵاتون لە دەستی خراپ مامەڵەکردن هەڵاتون لە ئێستاە دەگەڕێنەوە هیچ داهاتوویەکیان دیار نییە چونکە لە ئێستادا ژمارەیەکی زۆر گەنجی خاوەن بڕوانەمان هەیە بێکارە ئەوان چیان بەسەر دێت. من جارێک کەژێ لێمەوانێ پێویستە دەسەڵاتی ئەمە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتەکان بەڕێوەبەرایەتەکان کار بکەن و بەجددی بیر لەم گەنجانە بکەنەوانێ. ئێمە گەنجمان هەیە دوای 18 ساڵ ئەنێریێتەوانێ 18 ساڵ لانی کەم نیوەی تەمەنێکە لە کللتورێکی کەیە و ئەو کەسە لەو 18 ساڵە بەردەوام لە ترس و چاوەڕوانیە بووە و کاتێتە ئێرە هەز بە وەک باسمان کرد بەریەکەوتنێکی کللتوری ترەکات چونکە 18 ساڵ دابراوە و هیچ کۆمەکێکی ناکرێ و بە بێدەسەڵاتی هێنراوەتەوە وڵاتەکە. بۆی ئەمە کێشەیەکی گەورەی ئینسانیە و وەزیفەیەکی سەرەکیشە بەڕاستی وەزیفەی لایەنی پەیوەندیدارە وەزارەتی لاوانە یا حکوومەتی هەرێمە کە بە بیر کاتەوە لەمانە و گوێیان لێگرێ و کۆبوونەوەیان لەگەڵکە و جیان بۆ دانێ جارێکیکە ئەوەی پێڵێ ئامادەسازی تەئهیلکردن بکرێتەوە بۆ ئەمانە تا جارێککە تێکەڵیان کاتەوە بە کۆمەلگای کوردی تا ئەو جێی ئێمە چارمانە تازە ئەوانە نێراونەتەوانێت. بڵێ کاکشۆن دەوترێت کە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی دووفاقی بڵین سەبارەت بە پەنابەران پەیڕەو دەکات لەبەر چەند هۆکارێک یەکێک لەوانە ئەوەیە کە لە ڕابردوودا ناردنەوەی یا دیپۆرتکردنەوەی پەنابەرانی پێ قبول بوو. لە ئێستادا هەرچەندە دەوترێت کە ڕێگە نادرێت لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانی و هەولێرەوە پەنابەر بێتەوە بەڵام حقیقەتێکی ترەیەویشەیە لە بەغاوە دەنێردێنە لە کۆتاییدا دەنێردرێنەوە هەرچەند لە عێراق ینی بڵین کوردستان هەرێمی کوردستان بە بەشێک لە عێراقی فیدرالدا دەنرێت وەکو خۆیان دەڵێن بەڵام بۆچی هیچ هەڵوێستێک نابینرێت سەبارەت بەوەی کە حکوومەتی عێراق دەوترێت کە بازرگانیکردن بەو کوردانەوە دەکات لەبەر ئەوەی هەڵوێست نییە لەبەر ئەوەی بە بڕای من هەستکردن نییە بە بەرپرسیارەتی لە بەرامبەر ئەو گەنجانەی ئێمە لە ئەوروپا کە لەوێ ژیانێکی ناخۆشیانە بووە و لێرەش جارێکیکە وەک خۆت نمونەتیان نایوانێ تووشی دابرانە بن و لە ژوورەکان و نایەنە دەرەوە ئەمە کارەساتە من جارێکیکە ئیڵێمەوانێ و پێویستە لایەنی پەیوەندیدار بیر لەم حاڵەتانە بکاتەوە لەم کەسانە بکاتەوە و هەر لە ئێستاوە بیر لەوە بکاتەوە ڕێ بگرێ لە ناردنەوەیان لە وڵاتانی ئەنێرنێن و کاتێک ناتوانێت ڕێ بگرێ لێرەوە پێشوازیان نەکە و فشار بخاتە سەر حکوومەتی عێراقی تا نەنێردێنەوانێ و من جارێک کە ژێڵێمەوە ئەوانە سەروەتن بۆ ئێمە ئەوانە کوڕ و کچی ئێمەن و ئەوانە لە ئایندەیە خزمەت بەم وڵاتاکەنەوە جارێکیکە و تێکەڵە بنەوانێ بەڵام کاتی ئەوان ئەیان نێرنەوە بۆ ئێرە و ئەیانکەن بە کەسێکی پاسیف بێکار بێ ئیش و دابراو لە هەردوو کۆمەلگا لە وڵاتی کەتیا بۆ و لەم وڵاتەش کەتیایەتی من جارێک کەژێ ئەمە کارەساتە و پێویستە بە زووترین کات کاری بۆ بکرێ و ڕێگەی لێ بگیرێ و ئەوانەی لێرن یارمەتیان بدرێ. بەڵێ کاکشۆن دەوترێت کە حکوومەتی هەرێمیان دەسەڵاتی کوردی لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە هیچ بۆ گەنجانە بکات بۆیە ئەوان هەڵاتون لە وڵاتە لە ئێستاشدا جارێکی تر دەبینین کە بێدەنگە بەرامبەر مافەکانیان و ئەو پێشێلکاریانی بەرامبەریان دەکرێت چی بکرێت باشە؟ ینی لە نەوتەکانە هەردوو ئەم هێزەکانی ئێمە هێزە دەسەڵاتدارەکان خۆیان بە جۆرە لە جۆرەکان هانی خەڵکیانەیە بۆ چوونە دەرە و ئەمە لەسەری نووسراوە لە چەندین ڕۆژنامەی ئەوروپی و ئەمریکا چونکە ئەو کاتە وەزعێکی ئابووری خراپە بوو بەڵام ئێستا وەکوتمان جارێکیکە لە بیر کراونەتەوانە جارێکە چونکە ئەو پێویستیان نەماوە بەو خەڵکە بەڵام لە نەتیجای ئەم خەڵکی ئەم وڵاتن و ئەو حکوومەتەش ئەبێ حکوومەتی هەمووان بێ و کار بۆ هەموو لایە بکە و بەشێکیش لەو خەڵکی ئەمە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەو گەنجانن کە لە ئەوروپان چارە ئەوەیە کە وەزارەتەکان کارکەن چارە ئەوەیە کە ڕۆژنامە نووسان بنووسن ئەمە بکرێ بە بابەت و ئەم بەرنامەی بەڕێزت لەم تەلەڤیزۆنەوانێ و ئەو پرسە بێتە سەرەوانێ و چاوپێکەوتن لەگەڵ لایەنە بەرپرسەکانە کەسەکانە بکرێ تا پرۆژێ تا فکرێ بێنە پێشەوانێ و بە زووترین کات ئەمە چارەسەرکەن. ئەمە بەنسبەت ئەوانەی کە بڵین کە تایسە نێردراونەتەوە بەڵام ئەوانەی کە هێشتا بڕیاری ناردنەوەیان درا و نەنێردراونەتەوە بڕیارەکە جێبەجێ نەکراوە دەوترێت لێرە و لەوێ دەبیستین لە ڕاگەیاندنەکانی بڵین
ئەوروپاشدا باس لەوە دەکرێت کە کوردەکان بە تایبەتی لەبەر ژیان و گوزەرانیان ناچار دەبن ئەندامەکانی لەشیان بفرۆشن. ینی هەیە بڵین ناوی خۆشی داوە کە ئەو کاری کردووە. کەواتە چی بکرێت بۆ ئەوانی ئەوێ؟ نازانم من بەرحاڵ بە گوێرەی زانیاری من زانیاری کوام لێ نییە کە خەڵکێک لە ئەوروپا ئەندامی لەشی خۆی بفرۆشێ. ئەوانەی لە کامپەکاندا دەژینەوە لە نەهامەتیدا دەژین. بەڵام ئەتوانم تاکید کەمەوە لەوەی ئەوانەی لە کامپاژین و خەڵکێکێ کامپیشی نەماوە، خەڵکێکێ بە دزیەواژی لە لێرە و لەوێ ئەژی و بێشوناس ئەژی و بێپارە ئەژی و ڕەنگە لەسەر جادە بخەوێ و بەردەوام چەندین ساڵە لە نائارامی و لە ترسی ناردنەوەژی و ئەمە منجا یعنی ئەگەر ئێمە لە باڵێۆزخانەکانی عێراق نووسینگەیەکمانە بێ و من کوردێکی ئەم هەرێمەم و ڕوو بکەمە ئەم نووسینگەی من و پشتیوانیم کە و ڕاوێژم کە و ڕێم پیشاننا ڕەنگە بۆ من زۆر ئاسانتر بێ. بەڵام کاتێک کوردێک ئەبینێ چواردەوری خۆی سەیرەکە و هیچ یارمەتیەک نابینێ و ترسی ناردنەوەکەش ئەبینێ ئەوانەی پێش ئەوان نێراونەتەوە ئەو وەزعیانێ و تووشی دابڕانە بن وەچنە ژووری تاریکە و نایەنە دەرەوانێ ئیتر ئەبێ ژیانی ئەوان چۆن بێ، بەڕاستی ژیانێکی زۆر ناخۆشیانە بێ. بەنسبەت ئەوروپیەکانەوە خەڵکێکیانەوێ کە بزانن کێیە و لایەنێکی شانەوێ پشتیوانیان کە پشتیوانی ئەم خەڵکەکە بۆ نمونە باڵێۆزخانەیەک تاکید کاکە ئەمە خەڵکی ئەمە کەفیلێک بێت بۆیان، ینی بە جۆرێ لە جۆرەکان یا پەیوەندیەک هەبێت تا ئەو کەسانە ژەو پەنابەرە کوردانە خاوەنێکیانە بێ و کاتێ خاوەنیان هەبوو ئەو وەزارەتی پەیوەندیدارت لە وڵاتە دیاری کراوە لەگەڵ ئەم لایەنە لەگەڵ ئەم باڵێۆزخانەیە دانیشێ، لەگەڵ ئەم باڵێۆزا دانیشێ، لەگەڵ ئەو کونسولا دانیشێ و جۆرێک لە هاوڕایی دروستە بێت لەو نەتیجە، نەک هەر ئەوە بە ئاسانی لێ بێن و فڕێرێنەوە ناو کوردستان و لێرەش بەو شێوە بێت کە جەنابەت باس کرد. بەڵێ وڵاتی ئوسترالیا هەڵمەتێکی بڵین زیاتر لەو وڵاتە زەقبەتەوە هەڵمەتی بە زۆر ناردنەوەی دەست پێ کردەوە و ژمارەیەکی زۆری پەنابەریشی ئامادە کردووە بۆی ڕەوانەی مالیزیان کار لەگەڵ 93,000 پەناهەندەی تر بژین لە ژیانێکی زۆر ناخۆشدا و لەوەی نازان چارە نووسیان چی دەبێت. بۆچی یان بە شێوەیەکی تر ئایا ئەمە ئەو مرۆدۆستیەیە ئەمە ئەو مرۆدۆستیەیە کە ئەوروپا ئوسترالیا و ئەمریکا باڵێن بانگەشەی بۆکات یان ئەمە تەنها ناوێکە یان چ هۆکارێکی ترەیە؟ ینی پرسیارێکی جوانە ڕاستیەگەیە پێویستە هەمومان لی تێ بگەن ئەوی شەوەیە هەر وڵاتە بەرژەوەندی خۆیە. ئەم وڵاتە کاتێ پێویستی بەهێزی کارە پەنابەری ئەوێ و کاتێ پێویستی پێ نیە ئەی کاتە دەرەوانێ یا بەرحەڵوەری ناگرێ ئەوەی کە هاتووە بە شێوەیەکی یاسایی قبوڵیەکە و ئەوەی کە بە شێوەیەکی یاسایی ناتووە ئەی کاتە دەرەوانێ. بۆیە ئێمە چاوەڕوان نەکەین لەبەرەوەی ئەوروپیەکان یا خۆرە ئاوایەکان بە شێوەیەکی گشتی کاتێ باسی دیموکراتیەتەکەن ئیتر خۆیانەکەن بە قوربانی ئەمە نە هەر وڵاتە سیاسەتی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە پارێزگاری خەڵکەکەی خۆیەکە و ئابووری خۆیە پارێزە و خۆی لەو مەترسیانە دوورە خاتەوانێک کە پێی وایە مەترسین و بەشێکیش لەوە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ترسی تیرۆرە ترسی تاوانەکانە و گومانە لە شوناسی ئەو کەسانی کە ئاچنا وڵاتانە خەڵکەیە سێ ناوی هەیە ئەگەر من بێم بۆ لای بەڕێزت جارێ بڵێم ناوم فلانە و جارێک کە بێمەوە بڵێم ناوم ئەوە و ناوم یەکیشکەیە تۆ خۆت گومان لەم نەکەی. لێرە نووسینگەی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە هەمان بێت لە ئوسترالیا ئەتوانێت دەور بچێڕێ ئەتوانێت لەگەڵ ئوسترالیەکانە قسە بکە ئەتوانێت بڵێ ئێمە زروفێکی وامانە بۆ لە هەرێمی کوردستان و لە نەوەتەکانە بەم زروفە ناخۆشات یاپەڕێوین و هۆکاری دووناوی ئەم بەشێک لەو کوردانە ئەم سەبەبانەیە و قەنەعەت بە ئوسترالیەکان کە ئەوم پێ وایە کارێکی قورس نییە بەڕاستی. بڵێ کاکشۆن زۆر جار دەبیستین کە بڵین بەرپرسانی بریتانیا هۆشداری دەدەن با وڵاتەکانیان لەوەی کە سەردانی عێراق نەکەن چونکە وڵاتێکە جێگەی مەترسیدارە و ڕەنگە مەترسی لەسەر ژیانیان دروست بێت. لەلایەکی ترەوە دەیڤید کامێرۆن بڵین سەرۆکوەزیری بریتانیا دەڵێت ئێمە سەربازەکانمان نارد بۆ عێراق بۆ ئەوەی ئارامی بۆ وڵاتە بگەڕنەوە بۆیە دەبێت لە ئێستادا سەرجەم عێراقیەکان ڕەوانەی وڵات بکرێنەوە. ئەمە ڕێک ینی بەبێ هیچ جەملارای دووفاقی سیاسیە ئەمە دووفاقی سیاسیە و ئەو سیاسی ئەوروپیانە بەکاریان و دیڤید کامێرۆن سەر بەهێزێکی کۆنسەرواتیڤە و بە شێوەیەکی گشتی دژە پەنابەرە دژە بێگانەیە بە تایبەتی و بێگانانەی لە دوورە وڵاتیان نەک ئەوروپیەکان
و ئەمە دووفاقیە هیچی کەنیە کوردێکی زۆرمان هەیە لە ئەوروپا و سیر ئەوەیە ئێمە نوێنەری هەردوو هێزەکەمان هەیە هەردوو حیزبی دەسەڵاتدارمان هەیە لەوێ و دەوریان هەیە و پەیوەندیان هەیە و نوێنەری حکوومەتی هەرێمیشمان هەیە لەوێ بەڵام بۆ کار ناکرێ بۆ ئەمە پرسیارێکە ڕەنگە ئێوە بتوانن پرسیاران لێکەن و وەڵامەکەیان لێوەرگرنەوەن نەتەوەیە گرتوەکان بۆ پێتنگ نەتەوەیە گرتوەکان پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقیاکە وەکو عورفێ وەکو ئەوەی کە لە دنیاە نەتەوەیە گرتوەکان پەیوەندی لەگەڵ وڵاتەکان هەیە لەگەڵ ڕێکخراوی لۆکاڵانیەتی بۆ نمونە ڕەنگە لە ڕێکخراوێکی لۆکاڵ هەوڵ بە ئیشتیهات کا بگاتە چەند کەسێک و قسەی خۆی بکە بەڵام نەتەوەیە گرتوەکان لەگەڵ حکوومەتی عێراقی قساکە لەگەڵ وەزارەتی دەرەوە قساکە و ئێمەش هەرێمی کوردستانی بەشێکین لە حکوومەتی عێراقی حەق ئێمە لەو ڕێەوە هەوڵێ بین تا بگەین بە نەتەوەیە گرتوەکان و نەتەوەیە گرتوەکان تەداخولکە لە ناردنەوەی ئەو گەنجانەی ئێمە لە وڵاتەکانی تر بۆ کوردستان بڵێ دوا پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق بڵێن بەلەخی کوردستانیشەوە ئینکاری ناتوانین بڵێن کە هیچی نەکردووە بەڵام بۆچی تا ئێستا بەڕای تۆ بۆ تا ئێستا نەیتوانیوە هەنگاوێک بڕاتە پێشەوە سەبارەت بە ناردنە دەرەوەی پەنابەران یعنی بە ئێمە ئەو شایدێش بین کە فیدراسیۆنی پەنابەران لەم ئەخیرەیە کاری باشیان کرد و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە و ڕاگەیاندنەکانیش بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بوون لە دەرخستنی ئەم پرسە لە سەرخستنی ئەم پرسە کاری کردووە بەڵام پێم وابێ ئەو تەحەدیانی لەبەردەم فیدراسیۆنی پەنابەرانەیە ئەگەرچی من نزیک و دوور پەیوەندیم پێیانەوە نییە داوجێی ڕێکخراوێکەوەیان ناسم بەڵام کاریان کردووە من هیوادارم هەم حکوومەت هەم ڕێکخراوەکانی تر هەم ڕێکخراوەش کە جەنابەت باس کرد کاری زیاترکەن و ئەم پرسە بکەن بە پرسی کۆمەلگای ئێمە لێرە و فشارێ بێنن تا حکوومەتی هەرێم لە بەریتانیا و لە ئوسترالیا لە وڵاتانەی تر کارێ بک بۆ ڕێگردن لە ناردنەوەیان و یارمەتی ئەوانە بات کە بارحاڵ ئێستا لە کوردستان و نێردامەتەوە بەڵێ شوان هەمە ڕۆژنامە نووس و شارەزا لە کاروباری پەنابەران سوپاس بۆ ئامادەبوونت لە ئەستۆدیۆی تاوتوێ سپاس بۆ تۆ بینەرانی ئازیز تاوتوێم ڕۆمان تایبەت بوو بە ڕەوشی پەنابەرانی کوردستان و بڕیاری ناردنە دەرەوەیان و گەڕانەوەیان بۆ کوردستان و عێراق تا تاوتوێکی تر شاد و بەختەوەر بن.